ئازان لەگەڵتان بەردەوامین و دووبارە سڵاوتان نەبێ. فەلسەفە تەنیا یاریکردن بە وشەکان یان ڕیزکردنی کۆمەڵێک دەستەواژەی ئاڵۆز و فەلسەفی نییە کە کەس لی تێنەگا، بەڵکو بریتیە لە مانای ژیانکردن و یان چرایەکە بۆ ڕووناکردنەوەی ئەو ڕێگە تاریکانی کە پرسیارە بێوەڵامەکان لە مێشکی هەرێکێکمانە دروستی دەکەن. ئەم ئێوارەی میوانێکمان هەیە کە خۆی هەڵگری چرایەکە و گەشتێک دەکات، گەشتێکی دوور و درێژ بە خوێنەری کورد بۆ ڕووناکردنەوەی فکر و بیرکردنەوەمان و هەروەها گەشتێکمان پێ دەکات بە فەلسەفەی جیهانیدا. کتێبێکی نوێی هەیە کە لە ئامادەوکردن و وەرگێڕانی خۆیەتی گەشتێک بە ناو فکر و فەلسەفەی جیهانیدا لە ئامادەکردن و وەرگێڕانی مامۆستا ئەردەڵان عەبدوڵڵایە کە بەڕێزیان تەشریفیان هێناوەتە نێو ستودیۆ کورسات مەگەزین و ئەم ئێوارەیە باز لە ناوەڕۆکی ئەم کتێباکەین. مامۆستا گیان سڵاوت لێبێ و بەخێر بێیت، پیرۆزبایی بڵاوبوونەوەی نوێترین بەرهەم و نوێترین کتێبی خۆتت لێ یەکەین. زۆر سپاسانەکەم، سپاس بۆ بانگشت و هیوای سەرکەوتن بۆ خۆتان بەرنامە. زۆر بەخێر بیت. ناونیشانەکەی بە گەشتێک دەست پێ دەکات، دیارەمە گەشتێکە بە خوێنەران، ئەو کەسانی کە خوێنەری ئەم کتێبە بن بە نێو فەلسەفەی جیهانیدا. باسێکمان لە ناوەڕۆکی ئەم کتێبە بۆ بکەیت، لە چی پێکاتوە؟ دووبارە زۆر سپاس. طبعاً ئەمە توانم بڵێم گەشتێکی فکری و فەلسەفی خۆمە کە ماوەی چەندین ساڵە خەریکی خوێندنەوەی فکر و فەلسەفەی جیهان بووم. سەرەتا بڵێن بە فکری چەپ بە تایبەت فەیلسوفە چەپەکانەوانی کە لە بواری چەپە ناسراون، بە تایبەت مارکس و ئەنجلس و ئەوانەی ڕووسیا. من لە ڕێگەی ئەوانەوە بڵێن فەیلسوفانی تری جیهانم ناسی، بە تایبەتی فەیلسوفانی ئەوروپا، جا فەلسەفەی کلاسیکی ئەوروپی کە یۆنانە دایکی فەلسەفەی ئەوروپایە، پاشان فەلسەفەی فەیلسوفانی قۆناغی ڕۆشنگەری، دواتر فەیلسوفانی ئەڵمانیا، هەتا وەکو بڵێن فەیلسوفانی ئەم سەدەی ئێستا. من سەرەتا بڵێن وەکو هەموو خوێنەرێک وام هەستە کرد کە باسی فەلسەفەکەن زیاتر ئەوروپا ئاگرێتەوە، یعنی کەمتر ئاشنایم هەبوو بە فەلسەفەی بۆ نمونە هیندی کە فەیلسوفێکی هێژگار گەورەیتیایە و لە عالەمی ئیسلامیشا بڵێن ئێمە مفەکر و فەیلسوفی زۆرمانە بوو. ئەمە بەداخۆ من درەنگتر پێگەشتم، بەڵام بەگشتی ئەتوانم بڵێم ئەمە گەشتێکە، بۆیە ناوم ناوە گەشت، لەبەر ئەوەی کۆمەڵی فەیلسوف هەڵبژاردووە لە کۆمەڵی وڵات و لە کۆمەڵی سەردەمی جیاواز کە هەر یەکەیان بە پێی کاریگەری فکری خۆی من کاریگەری گەورەی هەبوو بەسەر فکر و فەلسەفەی جیهاندا. باشە، لەسەر چ میتۆدێک کارت کردووە بۆ ئەم کتێبە یان بۆ وەرگێڕان و داڕشتنەوە ئامادەکردنی ئەم کتێبە؟ ئاسانکاری یان داڕشتنەوەیکت بۆ دەقە ئەسڵیەکان کردووە بە سادەی دەیبڕێژیتەوە تا لێ تێگەشتنی ئاسانتر بێ، یان نەخێر ڕاستەوخۆ دەقە ئەسڵەکەت وەرگێڕاوەتە سەر زمانی شیرینی کوردی؟ تەبعاً ئەم کتێبە بەشێکی نووسینی خۆمە، بڵێن خۆم لەبارەی ئەو فەیلسوفانەوە کە بەرهەمەکانی بخوێنەوە دوای خۆم پوختەیە لە فکریان، پوختەیە لە ژیانیان، چکە زۆرجار لە ڕێگەی ژیانیانەوە تێگەین لە فکریان و پوختەیەک لە بەرهەمەکانیانم باس کردووە. ئەمە بەنسبەت ئەوانەی کە خۆم لەبارەیانەوە نووسیمە. بەشێکی کەی کتێبەکە وەرگێڕانە، بڵێن وتارێکم بینیوە کە بڵێن زۆر بە جوانی ئەو فەیلسوفەی ناساندنوە بە خوێنەر، هەوڵما بڵێن لە زمانی عەرەبی و بەشێکی لە زمانی ئەڵمانیەوە بڵێن لەسەر ئەو فەیلسوفانە کە بۆ نمونە نووسەرێک یان کەسێک هاتووە لەبارەی فەیلسوفێکەوە پوختەیەک بەگشتی خاڵە سەرەکیەکانی باس کردووە. لەبارەی شێوازی نووسینەوە تەبعاً ئێمە کە باسی فەلسەفەکەین زۆر جارەوە نیە، زۆرەتر سێگەیە کە بە زمانێکی ئاڵۆزە نووسرێ یان و زمانێکی وایە کە بڵێن زۆر کەس دەیتێنەوە. من هەوڵم ماوە بە زمانێکی زۆر سادە بڵێن ئەم کتێبە بنووسم و باسی ئەو فەیلسوفانە بکەم بە شێوەیە کە بڵێن وا بکەم کە فەلسەفە لای خوێنەر شیرین بێت و ئەو ئاڵۆزیە نەبێت. و ئەمە ئەتوانم ئەم کتێبە وەکو دەروازەیەکە، وەکو سەرچاوەیەکە کە بڵێن بۆەوەی کە تۆ ئاشنایی بەیەکدا بکەی بۆ فەیلسوفانە، یعنی بە تایبەت بۆ ئەو خوێندکارانی کە لە بواری فەلسەفە یان پێشماوەیە لە
کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان لەوێ بڵین کۆڕێکمان ساز کرد بۆ خوێندکارانی بەشی کۆمەڵناسی. یعنی ئەوانە ئەم کتێبە وەکو دەواازەیەکە بۆ ناسانیە و فەیلسوفانەوە. ئەمەش 35 فەیلسوف بەرخۆگرێ و هەوڵیش ماوە بڵین بە زمانێکی وا سادەم ئەم کتێبە بنووسم. ئەوە ئەم کتێبە لێرە جگەی خۆیەتی کە سوپاسی بردی و شێری مەکتەبی ڕاگەیان بکەم کە ئەوان چاپیان کرد و بڵین ئیتر بەرهەمی چەند ساڵی خۆم لەو بوارەیە کە نووسیمە لەم کتێبەیە کۆم کردوێت و هیوادارم وەکەڵێ سەرەتایەک بێ بۆ ناسانی ئەو فەیلسوفانە. هیواداری سەبارەت بە زاراوە فەلسەفیەکان کە تێککە وەرگەڕاوتە سەر زمانی کوردی هیچ گرفتێکت بۆ دروست نەبووە؟ خۆی پرسیارەکە بە شێوازێکی تر بکەم، زمانی کوردی هیچ کەم و کوڕی یان هیچ گرفتێکی هەیە لە زاراوە فەلسەفیەکاندا؟ من لەو باوەڕایە نیم کە ئێمە کێشەمان هەبێت لەوەیە. بەداخەوە زۆر جارە قسەیە کرا بەڵامەوە قسەیەکی ڕاز نییە کە زمانی کوردی ناتوانێت زمانی فەلسەفە بێت، چونکە ئێمە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە و بۆ هەر ینی چەمکێک ئەوەنە کێشە نییە کە بتوانین ئێمە چەمکەکان وەرگێڕنێ سەر کوردی و مەرجیش نییە ئێمە دەقا و دەق بتوانین وەریگێڕین. ئێمە زۆر جارە توانین چەمکە لاتینیەکان بەکاربێن، خۆمە هەر ئێمە بەکاری ناین، ئەڵبانی هەروواکە، فەڕەنسی واکە، زۆربەی وڵاتانی تر واکەن. مەرج نییە ئێمە بڵین ئێستا زۆربەی ئەو چەمکانە لە لاتینیەوە هاتووە، ئێمەش دەتوانین هەر چەمکە لاتینیەکە بەکاربێنین، بەڵام بۆ خوێنەری کوردیشی بکەینەوە کە ئەم چەمکە فکری و فەلسەفیە مانایەکی بەخش. زۆر باشە. 35 فەیلسوف لە نێو کتێبەیە کۆکراونەتەوە، نێو کتێبی گەشتێک بەناو فکر و فەلسەفەی جیهانیدا. بۆ 35 فەیلسوف لە نێو هەموو فەیلسوفەیە لە جیهاندا بۆ 35 فەیلسوفت هەڵبژار کە لەم کتێبەیە کۆی کەیتەوە و پێوەرەکان چی بوون بۆ هەڵبژاردنی ئەم فەیلسوفانە؟ باش، دەستخۆش بێ. طبعا ئەم 35 فەیلسوفە ئەمانەی کە هەڵبژاردوون من سەرەتا لە هیندستانەوە دەست پێکردووە. 3 فەیلسوفی ئەوانم هێناوە کە کاریگەری گەورەیان هەبووە، نەک بەسەر هیندستان، بەسەر تەواوی جیهان. بۆ نمونە تاغور کە یەکەمین هەم شاعر و ئەدیبێکی ئاسیوی وەک خەڵاتی نۆبڵی وەرگرتووە، شاعر بووە، نووسەر بووە و وێنەکێش بە دوایەوە ئۆشۆ کە عارفێکی گەورەیە و کریشنامۆرتی کە ئەویش هەم فەیلسوف و عارفێکی گەورەیە. پاشان لە فەیلسوفانی جیهانی ئیسلامی کە ویستومە مەسەلەن ئەوە بە خوێنەر بگەم کە فەیلسوفی ئیسلامیشمانەیە، لەوانە ئیبن ڕۆژدم هەڵبژاردووە کە کاریگەریکی گەورەی هەیە بەسەر فکر و فەلسەفەی نەک خۆڕەڵات خۆراواشەوە. هەروە سۆهرەوەردی کە عارف و فەیلسوفێکی گەورەی کوردیش بووە، بەداخۆ لە سەردەمی سەلاحەدین ئەیوبی ئەستا درێتووە کوشت. پاشان ئیتر هاتووم فەلسەفەی یۆنانی کە بە 3 فەیلسوف دەستم پێکردووە، سوقرات و پاشان خوێندکارەکانی ئەفلاتۆن و ئەرستۆ. دواتر هاتووم بۆ قۆناغی ڕۆشنگەری کە 3 فەیلسوفی فەڕەنسی هەڵبژاردووە، ڤۆڵتێر، ڕۆسۆ، دیدرۆ، کە ئەمانە کاریگەریان هەبووە بەسەر ئەو قۆناغەیە و کاریگەریان لەسەر فەلسەفەی جیهان. پاشان فەلسەفەی ئەڵمانی هێگل و نیتچە و لە سەدەی 20میشدا هاتووم کۆمەڵێک فەیلسوفی سەدەی 20م هەڵبژاردووە کە کاریگەری گەورەیان هەبووە، لەوانە هایدگەر و فەیلسوفانی قوتابخانەی فرانکفۆرت و پاشان ئەوانەی دوای جەنگی دووەمی جیهان، لەوانە ڕاسڵ، لەوانە کامۆ، لەوانە بڵین شتراوس و هەتا دوایین قۆناغ کە بڵین دوو فەیلسوفی مۆدێرن کۆتایین پێناوە گەشتەکە کە ئەویش فەیلسوفی ئەمریکی فۆکۆیامایە، باسی کتێبی دوایین کتێبیم کردووە، و فەیلسوفی ئیسرائیلی یوڤال نۆح هەراری کە ئەمڕۆ لە جیهاندا ئەتوانین بڵین کە بە مۆدێرنترین فەیلسوف دادەنرێت. ئەمانە هەر یەکەیان لە قۆناغی خۆیان کاریگەری گەورەی هەبووە بەسەر فکر و فەلسەفەی جیهان و لە کتێبەکەش هەوڵم ماوە بڵین هەنێکیان باسی ئەو کتێبە گرنگانەیان بکەم کە کاریگەری هەبووە بۆ ئامانجەی کە بڵین وەکوتم دەواازەیە بێ بۆ تێگەشتن لە فەلسەفە. کتێبخانەی کوردی تا چۆن گرنگی بە کتێبی فەلسەفی یاوە؟ ئەوەندەی ئەگەداریبم کە بەڕێستان ئەزمونێکی زۆر باش و دەوڵەمەندتان هەیە. بەڵێ سوپاس دەکەم. وەڵا
ئێمە بەداخەوە بە گشتی خۆدانزان درەنگ دەسمان وەرگێڕان کردەوەیش پەیوەندی بە قۆناغە سیاسیەکەەوە هەبووە بڵێن مەسەلەی دەوڵەت و مەسەلەی نەبوونی ئازادی بەڵام ئەتوانم بڵێم ئەم 30 ساڵەی ئەخیر ئێمە لە بواری فکر و فەلسفەیە کاری زۆر باش کراوە بەشێکی زۆری کار و بەرهەمەکانی فەیلسوفانی جیهان کراوە بە کوردی یعنی ئێستا ئەگەر تۆ بۆ سەیری سەرەتایی ڕاپەڕین و بڵین تا 2000 ئێمە کتێبی کەممان هەبوو لە بواری فەلسفە هەرەمە ژوایە کرد کە خەڵکی خۆی فێری زمانی فارسی و عەرەبی و ئەمانە بکە بەڵام ئێستا خۆشبەختانە کە تۆ چیتە کتێبخانەکانەوە بەشێکی زۆری کتێبە فەلسەفیەکانی جیهان ینی وەرگێڕاون و ئەمەش دەلالەت لەوەکە کە بڵین وردە وردە ئێمە لەو قۆناغیان کە بڵین خۆمان فکر و فەلسەفەی نوێ بەرهەمبێنین و واژ ئەو بۆشەیە کە هەبوو لە کتێبخانەی کوردە ئێستا خۆشبەختانە پڕکراوەتەوە تا چەند خوێنەری کورد حەز بە خوێندنەوەی کتێبی فەلسەفیە کات و ڕەنگە کەسانێکە بن بڵێ کەی کاتی ئەومان هەیە دانیشین خەریکی خوێندنەوەی کتێبێکی فەلسەفی بین بەڕێزت پێم بڵێت تا چەند گرنگە ئێمە ئاگاداری بیرڕای فەیلسوفە جیهانیەکان بین کانت هێگڵ نیچە چەندین فەیلسوفی دیکە خۆی ئەو قسەی ڕازنە کە مەسان زۆر جار وتێ فکر و فەلسەفە باوینەوەیان پێویستمان پێ نییە بۆ چونکە ئەمڕۆ لە ژیانی ڕۆژانەمان هەموو کەمومان تو ئێستا پێشەوەی بێتان بەرنامەیە بڵێن بیرەکەیتەوە بۆ بەرنامەکەیانی هەموو بیرکردنەوەی هەموو پرسیارێک خۆی لە خۆیان پەیوەندی بە فەلسەفەوەیە چونکە فەلسەفە زیاتر پرسیارەکە و بیرەکاتەوە ئەوە نییە ئەوە کاریگەری هەیە بۆ مرۆڤ ئێمە زۆر زۆر گرنگە کە ئاگاداری فکر و فەلسەفەی جیهان بین چونکە بەداخەوە ئێمە پێشتر ئاگادار نەبووین چونکە ئەمڕۆ لە جیهانی ئەمڕۆماندا ئەو کێشە گەورانەی کە هەبووە ئەوەی کە وەڵامی یاوەتەوە هەوڵای وەڵامەکانی باتەوە ڕووناکبیران و فەکیران جیهانن ئێمەش گرنگە کە بڵێن ئاگاداری ئەوان ئەو فکر و بەرهەمی ئەوان بین بۆی تێبگەین لە جیهان جیهانی ئەمڕۆ بەرەوکوێوەڕە تۆ هەتاوەکو لە فکری نوێن تێنەگەیت و لە فەلسەفەی ینی جیهان تێنەگەی جا فەلسەفەی سیاسی بەیان ئابووری بێت ناتوانانی پێشکەوتەوە ناتوانین لەو فەزای خۆمانە تێبگەین زاین جیهان چۆنە و بەرەوکوێوەڕۆ دەسە خۆش بێت دووبارە پیرۆزبایی دەکەین سوپاس بۆ تۆ بۆ کاتی بە ئێمەت بەخشی سوپاس بۆم کتێبەش کە پێشکەشی بەرنامەی کورسات مەگەزینت کردووە نووسیتەکە پێشکەشە بە بەرنامەی کورسات مەگەزین دەسە خۆش بێت هیوادارم بەدڵتان زۆر زۆر سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردن زۆر خۆشحاڵ دەست